دەستخۆش بەڵێ بەڕێزان ئێستاش دەچینە لای پەیامنێرمان ئەردەڵان لە شاری سلێمانیەوە. ئەردەڵان سڵاوت لێبێ و ئەم کاتت باش. ئەردەڵان وەک دەزانین کە ئەمڕۆ لە شاری سلێمانی چالاکیەکی وەرزشی ئەنجام دەدرێت. ئەگەر بکرێت بەڕێزت زانیاری زیاترمان بۆ بگوازیتەوە زۆر سپاس. سڵاوتان لێبێ. ئێمە ئێستا لە یاریگای نەورۆزین لە شاری سلێمانی بۆ یەکەم جار ماڕاسۆنی نێودەوڵەتی شاری سلێمانی دەستی پێکرد کە بۆ یەکەم جارە لە شاری سلێمانی بۆ برینی 6 کیلۆمەتری کچان و کوڕان هەروەها برینی 21 کیلۆمەتری کوڕان و کچان، بەڵام بۆ یەکەم جارە لە ماڕاسۆنی نێودەوڵەتی سلێمانی جیاواز لە ماڕاسۆنەکانی تر ڕاکردنی 21 مەتری کچان بۆ بەرید ئەنجام ئەدرێت. لە 21 مەتری کوڕانیشە بە بەشداری چەندین پاڵەوانی جیهان کە پاڵەوانی وڵاتانی ئێران و تورکیا وڵاتانی دراوسێ عێراقی تێدا بەردەوامەوە لە ئێستاشتا ئەوەی ئەبینێ لە دوامەوە خاڵی کۆتایی ماراسۆنەکەی کە یاریزانان دوای بڕینی ئەو ماوەی بۆیان دیاری کرابوو دوای بڕینی ئەو ماوە بۆیان دیاری کرابوو لێستا دە کۆتایی هاتۆ پاش کەمێکی تر دەستەکەی بە دابشکردنی خەڵات بەسەر براوەکانی ماراسۆنەکە کە بۆ یەکەم جارە بە شێوەیەکی سەرکەوتوو لە شاری سلێمانی بەڕێوە دەچێت. کرابوو چەندە کیلۆمەترە چەند سەعاتە بەچی دیاری کرابوو ماوەکە و چەند بوو؟ بڵێ ماراسۆنەکە چەند کیلۆمەتر لە خۆ دەگرێت. بۆ کچان بڕینی 6 کیلۆمەتر، هەروەها بۆ کوڕان و کچان بڕینی 6 کیلۆمەتر بوو، هەروەها بۆ بڕینی 21 کیلۆمەتری کوڕان کەوە چەندین پاڵەوانی جیهان بەشدار بوون لە 21 کیلۆ بۆ یەکەم جاریشە لە ماراسۆنەکان کە لە وڵاتی عێراق و لە پارێزگاکانی تر ئەنجامەدرێ بڕینی 21 کیلۆمەتری کچان ئەنجام ئەدرێ بە شێوەی بەرید بۆ کچان کە لەمەشا چەندین پاڵەوانی کوردستان و پارێزگاکانی تری عێراق بەشداریەکەن وەک لە ڕێخێرانی پاڵەوانێتیەکە کە بە پەیامی ڕاگەاندووە ئاماژە بۆ دەدەن کە پاڵەوانێتیەکە ئەردەڵان ئەگەر بکرێ هەندێ وێنەی چالاکی و ئامادەبووان بۆمان بگوازیتەوە بە ئێمەش بینەری نێو یاریگاکە بین و ئامادەبووان ئەگەر هەندێک وێنەمان بۆ بگوازیتەوە لە